لەوانش ئەوشی قبوڵێتی یەکێکێک و منە کە لەبەر پێناوی هاوڕێکە ماتون کە کوردێکە کە سەرنجام پێشەوەی هەردینێ بین کوردین مرۆڤین. ئەمشەو سەرجەم کریسیانەکان لە سەرانسەری جیهاندا بەشداری جەژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیح دەکەن. ئێمە لە کەنیسەی ماریوسفین لە شاری سلێمانی کە وردە کریسیانەکان دێنە ئێرە بۆی کە بەشداری لەو جەژنەدا بکەن و مەراسیمە دینەکانی خۆیان تێدا پەیڕاو بکەن. لێرە یەکێک لەو پەیڕاوانی ئاینی کریسیانی لەگە فەرمی تێرە سڵاو لەبێ جەژنێ پیرۆز بێ. پەیامەت چیە لەم ڕۆژەیە و بەنیازی چین ئەمشەو؟ بەڵێ جێژنی هەموو مەسیحەکانی عێراق و جیهان پیرۆز بێ، هیوام هەموو ساڵێکیان پڕ لە جێژن و خۆشی بێ. بەڵێ مەراسیمەکە ئەمڕۆ لە سەعات 8:30 دەست پێەکە تا دووەم ڕۆژ بەیانەکەی تقریبان ئاوا 10:30 و ئەم ناوە. ئەواتی چیە خوازی ئەم ساڵ؟ خۆمە سەر پۆلی 12 پۆلی 12 خۆوەزانی دایمە لەڵێ ئینشاڵڵا سەرکەوتووە بم و ئینشاڵڵا سەرکەکەەوە. ئینشاڵڵا سەرکەوتووە بیت و بە هیواوی بەدڵی خۆشە بێ و نمرەیکە لێرە شانیەکانی لێکە مسلمانە سڵاو لەوێت تۆ چۆنی چۆن بوو بەشداری و کردووە لەم مەراسیمەیە وەکو مسلمانێک؟ وەڵای بێگومان ئەوە ئێساوەیەکێک بوو لە هاوڕەکانم بە خۆشحاڵیەوە چونکە ئەو هەموو کاتە لە جەژنی قوربان و جەژنی ڕەمەزانەیە پیرۆزبایی لە منەکە سەردانی ماڵمانەکەن ئایلەن تێکەڵین بۆ شتێکی خۆشە. منیش هەموو کات جەژنان ینی ئەم لەگەڵی جەژنە پیرۆزبین لێکم و پێڵم پیرۆزە بێ و هەروەکو جەژنەکانی خۆمان. لەوانەیە کەسانێک هەبێ ئەمایان پێ قبوڵ نەبێ بۆ پەیڕەوانی ئاینی ئیسلام کە بەشداری بکەن لە کەنیسەیەکە یاخود لە جەژنی مەسیحیەکانە، تۆ پێ و چۆنە ئەمە؟ وڵای ئازیزگیان هەرێک و بیرڕایەکی جیاوازی هەیە، هەم ئەوەی قبوڵێتی و هەمووی قبوڵی نییە. ئەوژی قبوڵی نییە لەوانەیە لە ڕوانگەی خۆی و ڕاست بکات، لەوانش ئەوشی قبوڵێتی یەکێکێک و منە کە لەبەر پێناوی هاوڕێکە ماتون کە کوردێکە کە سەرنجام پێشەوەی هەردینێ بین کوردین مرۆڤین. من بەو ڕای خۆمەوە پێم وایە کە ڕاستم کردووە، ڕەنگە ئەوانیش بە ڕووی خۆیانەوە پێیان وابێ ڕاستیان کردووە. زۆر سپاس بۆ تۆ. بەڵێ یەکێک لە ئەو کەسانی کە لێرێ کە تەمەنێکی زۆری هەیە. سەلام عەلەیکوم. شنو تتمنى لهاي السنة؟ شنو حكي مالتك؟ من كردية كان نازل ايه كردي نام خندوا دروسي إما أولا بكلداني بلغتي خومان مسيحي فاشي لكبو لغة فرنسي سنتي معلمة كان هوا فرنسي بون درسي خومان 12 سنة من خندوما فرنسي وباشي لكبوي ما بقشة بوي بركاشا. وقشة طبعا هو لما يجي يعني تقريبا هو حفظ يعني نواة يعني خويندنا كان تقريبا 15 سال بو باشين هناك يعني تبيرين تطبيقك هم هربا فرنسي بو بفرنسي بو. 8 سنة. ها 8 سنة أمن ولا لتسعي تيبريما يعني للنواتي بريبي 90 ايه أمره دعاء شيء كيت دعاء هم وقتي دعاء كينما دعاء بو همو إنسان بو أو ملتا بو أو عمو يعني أو شعبك لريا يعني واجبي قشاوية يعني أوانية ما نعلد بو التوزيع بكبو فلان وفلان وفلان فلان لا ولو إنسان أنواعي هيا أنواع زور باش هي أنواع خرابش هي ها فأما أوانك خرابا نيوجيا بوكين كأخوة فكريان طبعا تبديل كاتوا أواني خرابا أواني باش بيان دعوة كين كباشتربن لا بيشمان دەستەکانە خۆش بێ. سپاس بۆ جەنابتان. جۆژی پیرۆز بێ. بەڵێ ئەوەی گوێبیستی بوون لە ئێستادا وردە ئەو پەیڕەوانی ئاینی مەسیحی دێنە ئەم کەنیسەیە بۆ بەجێگەیاندنی
ئەو مەراسیمەی کە هەیە و هاوکات نوێژیش بکەن لێرە بۆیە وردە کۆ دەبنەوە و وردە قەڵەباڵ دەبێت و تاوەکو مەراسیمەکەیان دەست پێ بکەن.